محمد قام خالي معين بوريجاتي سبيل شنين نسري بوكاجوا كره إلنا أم جوجا مارد وبشكي كره أنا شتى بمانوبة دعك ما ناقة بيج كره والله بلهم شي شيبو كاغ نفسي على كذا كان فيه أبو باش بو أخيرا عملها برين أزاري زورا قاجوا إسا باشا بيجني ما أنا لا برين حميقان أو بيقدر إسا أنا بستين طبعا برز أنا ما أي بينن حالتي ما بيودانا ك لمودوا ورزي هاتنا دروي ماركانا أبي لكاتي تشونا سر شاخوانه براسيا قداري خومان بينوا سو كاك محمد لقال ما يا توش حالتك يوابوا لحالتي بيودانا جرينجا راسخو كسكا لتوادوري مترسيكا دور خيتوا شكو أجري بيوداني ماركا هي بويا أبي دنيا بيلوي كواهيج مارجلو توادوريانا معه پاشان شوێنی پێوەدانەکە بە ئاوێک ئەگەر سابوونمان لابوو یا خودمادێکی پاکەرەوە ئەیشۆرین پاشان شوێنی پێوەدانەکە پێچین بەم شێوازە شوێنی پێوەدانەکە سەرەتا پێچین پاشان لە خواروی پێوەدانەکە هەتاوەکو سەروتر دەستەکەین بە پێچانی کە ئەمەش یارمەتیمانەیە لە سزبوونی سووڕی خوێن لەو ناوچەیە بۆی ژەهرەکە بڵاو نەبێتەوە ئێستا بە باندجێ بەسمان بە باندجێکی کەس دووبارای بەستینەوە بۆی کەوا سووڕی خوێن لەم ناوچەیە کەم بێتەوە ئەوەی کەوا گرینگە ئەنجامی بین ئەوەی کەوا دڵنیا بینەوە لەوەی کە خوێن بە باشی هێت بۆ ئەمەی پێی جاران ڕۆشن ڕاستەوخۆ لەسەرەوە ئەیان بەس کە خوێن نەئەگەشتە خوارەوە ئەمەش مەترسی ئەوە زیە ئەکا کە قاچی کەسەکە تووشی بڕینەوە بێت ئێمە هەوڵەین بەم شێوازە بیپێچین هەتاوەکو سەروتر باشە ئێمە جانتای فریاگوزاریمان پێیە هەمیشە ئاماژە بەوادین کە زەرورە لە ناو سیارەکانە لە ماڵەوە لە شوێنە گشتەکانە پێمان بێ نیشانەکانی پێوەدانی مار ئەوەی کەوا هەیە لە سەرەتایە کەسەکە هەست بە گەستنیەکەکە پاشان وردە وردە ئازار زیە ئەکا لە شوێنی پێوەدانەکەیە و بەڕوونی شوێنی کەڵبەکان دیارە کە ئەمە دەلالەتە لەسەرەوەی کەسەکە مار پێوەی داوە گرنگە کە ئەم شوێنی پێوەدانە جێگیرکەین بەم شێوازە و کەمترین جوڵەی بۆ پێ بکەین تەنانەت ئەم قاچەی کەشی پێوە ببەستین بۆی کەوا کەسەکە بە تەواوەتی جوڵەی کەم بێتەوە و مەترسی بڵاوبوونەوەی زیاتری ژارەکە لەو ناوچەیە کەم بێتەوە ئەوەی گرنگە بیرمان نەچێ ڕاستەخۆم حاڵەتانە ئەبێ بیگەینتە نەخۆشخانە ئەگەر هاتوو شوێنەکە و بە کەڵکی جوڵاندن نەهاو ڕاستەخۆ پەیوەندی بە تیمی ڕزگارکردنەوەکە یاخود بە 122 کە حاڵەتێکی پێوەدانی مار هەبوو و ئەیبێتە نزیکترین بنگە یاخود خەسخانەی ئەو دێهاتە یاخود ئەو لادەیەکەوا لێتەوە نزیکە بۆی کەوا دەرزی دژەژاریان بۆ بکرێت ئەم حاڵەتی پێوەدانە زۆرە لە جیانە ساڵانە بە نزیکەی 5.4 میلیۆن خەڵک لە جیانە مار پێوەیانەدا کە بە نزیکەی 170,000یان گیان لەدەسەدەن گرنگە لە کاتی چوونمان بۆ شاخ و دەشوکێوەکان ئاگاداری خۆمان بین ئەو شوێنانی کەوا بەرمار بەناوبانگن یاخود مەترسی پێوەدانی ماریان لەسەرە دوورکەوینەوە لەیان یاخود لە کاتی ڕۆشتن بەسەر گژوگیاکانە بە تەرکیزەوە سێری پێشی خۆمان بکەین چونکە مار کاتێک پێتەوادا کە تۆپی ئەنی بە بەشێک لە جستەیە ئەوش هەست بە مەترسیە کات و ڕاستەخۆ پەلاماری ئەو کەسادات گرنگە ئاگاداری خۆمان بین لە شاخوکێوەکانە و زۆر جار بۆ سەلامەتی پێویستەکە دارێک یاخود گۆچانێک یاخود ئاسایەک شتێکمان پێ بێت تاوەکو لە مەترسی ڕوبەڕووبوونەوەیە بتوانین پارێزگاری لە خۆمان بکەین لە کاتی پێوەدانی مارە پێویستەکە قوربانیەکە دوورخەینەوە لە شوێنی مەترسیەکە ئەو کەسی کە مارەکە پێوەی داوە پاشان شوێنی پێوەدانەکە بە جوانی بە ئاو و سابوون بشۆرین
پاشان شوێنی پێوەدانەکە بپێچین و بەشی خواروی پێوەدانەکە هەتاوەکو بەشی سەروی پێوەدانەکە بە باندجێک کەوا لاستیکی بێت باشترە لە بەرەوەی سوڕی خوێن لەو ناوچەیە کەمەکەیتەوە کە ئەمەش مەترسی زوو بڵاوبوونەوەی ژارەکە کەم ئەکاتەوە کە یارمەتی قوربانەکەدا زیاتر بەرگە بگرێت و بەهۆشی خۆیەوە بمێنێتەوە. پاشان گرنگە ئەم شوێنی پێوەدانە کەمترین جوڵەی پێ بکەین و نزمتر بێ لە ئاستی دڵ بۆ ئەوەی کەوا ژارەکە زۆر بڵاو نەبێتەوە و قاچە ساقەکەی کەوا پێوەدانی پێوەنێ یاخود دەستی بێ و یاخود هەر شوێنێکی بێ بیبەستین لە ئەو قاچەی کەوا مارەکە پێوەی داوە بۆ ئەوەی کەوا کەمترین جوڵە تیا ڕووبات و گرنگە تیمی فریاگوزاریت ئاگادار کردبێتەوە یاخود بە زووی قوربانەکە بگەێنیتە بنکێکی تەندروستی تاوەکو ژیانی کەسەکە پارێزراو بێت و لەوێ دەرزی دژەژاهری بۆ بەکارێنن کە گرنگە بۆ کۆنتترۆلکردنی ژەهرەکە و پاراستنی ژیانی کەسەکە. ئەوەی ئێستا بینیتان سیناریۆیەکە بۆ ئەو کەسانی کەوا مارپێوەدان ئەکرێت ژیانیان بخاتە مەترسیەوە تۆ چۆن فریای بکەوی تاوەکو کەسەکە لە مردن ڕزگارکەی. باشەکە گووە ئەو هەموو سینناریۆمان کرد نەمانزانی ئەو هەڵانە چیە نابێ بکرێت لە کاتی ئادەی وەکو چی پێم بڵێت جانم کەماری یا بیرەوە خەڵگەش ئەلێرای ئەوە یەکێکە لە هەڵە کوشندەکان کەوا کەسێک مار پێوەی داد تۆ بڕۆی لە جاتی ئەوەی کەوا بە شێوازێکی برین پێچی بووی بە پێچی ڕاستەوخۆ بەشی سەرەوەی بپێچی چونکە ئەمە نایەڵێت خوێن بە تەواتی بگاتە شوێنی پێوەدانەکە کە ئەگەری برینەوەی ئەو قاچە لە 150 زیاترەکەی چونکە خوێن ناگاتە شوێنی برینەکە. جا شێم هەموویەکێکە لە هەڵەکان کە لە مەندیقەی هندستان زۆرە کاتێک کە مار پێوە ئێداد تەمەەن بۆ زانیاریتان ساڵانە لە هندستانە 1.2 ملیۆن خەڵک مار پێوەیانەدا بە نزیکەی 137,000 لەو کەسانە تووشی بڕینەوەی قاچە بن بەهۆی پێوەدانەکانەوە. جا کە مار پێوەیانەدا شوێنی پێوەدانی مارەکە ڕۆن یەکێک لەو کەسانی کە سوکاری کەسەکە کە مار پێوەیدا ئەڕوا ئەیمژێت بە بیانووی ئەوەی کەوا بتوانێت ژاهرەکە دەربکاتەوە کە ئەمە لە ڕاستیان مەترسی بۆ سەر ژیانی ئەو کەسە زیاتر ئەکات کە هەوڵی دەرێنانەوەی ژارەکەدات و هیچ مەترسێکیش لەسەر و کەسە کە بووە بە قوربانی کەم ناکاتەوە. بۆ زانیاریتان یەکێکە لە هەڵەکان کە زۆر باوە لە کوردەواریە پێشووتر ڕۆشن شوێنی پێوەدانەکان نیمارەکە برینیان لێ دروست کردا بە بیانووی ئەوەی کەوا لەم شەقشەق بوونەی شوێنی برینەکەەوە ژەهر بێتە دەرەوە کە ئەمەش هیچ شتێکی علمی لەسەر نییە و بگرە مەترسی بۆ سەر ژیانی کەسەکە زیاکەی. لە هەنێ مەنتیقی کوردەواری خۆشماناز و هەنێ گیاوگژ و ئیتر تۆڵەگە و هەنێ مادەیان بەکارهێناوە کوتیویانە گیایەکە و خسویانتە سەر ژوێنی پێوەدانەکە ئەمەش بە بیانووی ئەوەی کەوا ژاهرەکە لە ڕێ ئەمەوە هەڵبمژێ. ئەمیش هیچ بنەمایەکی علمی نییە بەڕاستی کەوا تۆ بتوانانی لە ڕێگەی ئەم گیاوگژەوە تاسیراتی ژاهرەکە کەمەوە کات. هەنێ جار کێشەکە ئەوە بووە کە ئەم قوربانیان داناوە بۆ چەند ڕۆژێ لە ماڵەوە بۆ ڕۆژێ بۆ دوان هەتاوەکو تەسیراتی ژارەکە ئەوەندە زۆر بووە لەسەری کەسەکەی کوشتووە بە ناچاری دوایش فاتیحیان بۆ داداوە و توانە قەدەری خوا بۆ مردووە. ئەم شتانە ئەنجام نەدەن چونکە ئەمانە مەترسی لەسەر ژیانی ئەو کەسە زیاترەکات بە هیچ شێوازێک مەترسیەکان کەم ناکاتەوە. با چایەکەشمان بخۆنە بەڕاستی چای خۆشە لێناوە. سمارت وەرچەرخانە